وڵای نارێم لۆس ئەنجلس بەس بەڕاست پێ بڵێم هەولێر فەرقی هەیە. هەولێر جوایازە. وا هاتەوە ساڵی نوێ بەخێر و بەخۆشی بێ. ئەمڕۆ لە هەموو جیهان دەبێتە ئاهەنگ جێران ماڵ ئاوە ڕابردوومان ڕۆشن بێ داهاتوومان. زیاتر لە 15 ڕۆژ ماوە بۆ سەری ساڵی نوێی 2026 و بۆ ئەوەی سانت کلۆس کە ناسراوە بە بابە نوێل خۆی بکات بەنێو خەڵکیدا و دیاری داوەش بکاتەوە. بەڵام لە ئێستاوە لە نێو شاری هەولێر ئامادەکاری کراوە بۆ ئەوەی ئەو ڕۆژە بەرز ڕابگیرێت و شاریان ڕازاندێت و جا من ئێستا لە یەکێک لە دوکانەکانی فرۆشتنی کەلوپەلی سەری ساڵ و بۆنەکارم دەمێت قسەی زیاتر لەگەڵ کاک گەیلان بکەم. ئەگەر کاک گەیلان سپاس دەکەم ئەگەر بێت ئێرە. سەرەتا سلااوت لێبێت دەمێت باسیەوەم بۆ بکەی ئەو ساڵ ئامادەکاریەکان چۆنە بۆ ئاهەنگ سەری ساڵ؟ ئەو ساڵەکە لەگەڵ هەموو ساڵەکان فەرقی هەیە. ئەو ساڵەکە خەڵک زۆر بە نێرژیاتە ناو کریسمسی، یعنی شارە ڕازاندرایەوە، خەڵک ڕێستۆرانتەکان دەڕازێنەوە، مەتەعام، هەموو جێگایەک، هەر جێگایەک مەسەرەن وەکو جێگای دانیشتن بی هێواران کە بۆ کات بەسەر بردن بۆ منە کۆفی شۆپە، مەتەعامە، ڕێستۆرانتەکانە هەموو ڕازاندرایەوە. باشە جیا لە ڕازاندنەوە لەگەڵ بابلین ئەو ئاهەنگی کریسمس کە بە زیاتر مەسیحیەکان ئەوە دەکەن، ماڵەکان تا چەند ئەوەی خەڵک دێت ئێرە ماڵەکان سەردانتان فەرقی هەیە. مەسەڵەن بۆ نمونە چکە کریسمس وەکو زیاتر عنکاوە ئیتمایم پێ دەدەن، خەڵکی عنکاوە خانووەکانیش دەڕازێنەوە. بەڵام وەکو هەولێر نا، هەولێر فەقەت ڕێستۆرانت و مەتعام و جێگای دانیشتن و کات بەسەردنەکان زیاترە. باشە خوازە سەر چی زۆرە ساڵ کاک گەیلان؟ وڵای خواست لەسەر هەموو شتەکان زۆرە. مەسەڵەن بۆ نمونە دارە، لایتینگە، زینە و کەرەستەی جوانکاری و ئەو شتانەیە بۆ مەتعامەکان. بۆ ماڵەکانیش زیاتر دارە، مەسەڵەن دارێکی دەباتن لەگەڵ چەند مەسەڵەن لایتینگێک و شتێک و بابەتێکی وەکو ورچە و بابە نوێڵەوانە بۆ خۆی دایدەنێن و زیاتر بۆ منداڵ دەیبن. هیما کە مشتری دێتن ڕێکاکەەوە منداڵەکەم داوای کردیە، ئادرێ منداڵەکەم حەزی لێیە لە تەلەڤیزیۆن و لە ئەفلام کارتۆنەکان دەیبینی. مەسەڵەن بۆ نمونە لە هەولێر ئێستا ڕەوزەکانیش شەوە کرایە، قوتابخانە، ڕەوزە، وەکو قوتابخانەکانی مەسەڵەن وەکو قوتابخانەی بریتانی و ئەمریکی و کاک گەیلان جا لەوانە حتمما ئەوانەی خۆشیان دەکەم بە بابە نوێر لەو ڕۆژەدا ئەوانش سەردانیان کردوون، ئەوان چی دەبن زیاتر؟ ئەو جە هیوان جوایازە بەخۆی جلکەیە. باشە ئەو جلکێک کە لەبەر دەکاتن جلکی بابە نوێڵە، جلکی سانتا لەبەر دەکاتن، تورێگەکەی لەسەر پشتی دادەنێ، ئەو تورێگەی پڕی دیارە، دیاری منداڵان، یعنی بۆ خۆی بۆ منداڵان دڵخۆشکەرە شتەچی دەبا و دیارە هەر منداڵ و مەسەلەن زیاتر بۆ منداڵی هێتیم دەبن. ئەو جێ مەسەن داری ئیتامە، منداڵانی بێباوک و بێدایک ئەمەزە لەوانە من بەڕاستی دیارێک دەبن کە دێن لایەوە بە خودای دیارەکان زۆرە. مەسەلەن بۆ نمونە سانتای بچووکە، دیاری بچووکمان هەیە، یعنی بابەتی دیاری کریسمس دیارە شتەکە چیە مەسەلەن و هەر بە دوای ویش دێ. مەسەڵەن ئەوە نییە بێ لە عابەتی باتن سیارەکی لەو بە ئەوە نە، جوایزە فەرقی هەیە. ئەشیای دیاری کریسمسی فەرقە. باشە کاک گەیلان لە ئەوە دەڵێن کە دەڵێن ئاهەنگی سەری ساڵ هات کریسمس هات تەنها مەسیحیەکان ئاهەنگ ناجێڕن. باشە ئێستا لەوەی باست کرد لە شاری هەولێر ڕازاندراوە تۆ بەشێکی زۆری، ئایا ئەوەی کە خەڵک دێڕازێنەوە بە بۆنی سەری ساڵیان ئاهەنگە بۆ بابلین مەسیحیەت کە کریسمسی پێدەن؟ بە خودایی مەسیحیان نییە، نازانم. من مەسەڵەن زۆر خەڵک بەنەوە عەشقە لێک داتەوە، ئەمن ناتوان فتوا بدەم، لەجێ خۆم ناتوان فتوا بدەم، بەخۆم کاسبەکەی خۆم دەکەم. زیاتر زینەیە، جوانکاریە، بۆ ئاهەنگی سەری ساڵ بەسم بەشەکەی دەڵێ حرامە داینانێم، ئەوە عەقیدەی خۆیتی، ئەمن ناتوانم قسەی لەسەر بکەم. ئەوەی دەکرێتن زیاتر بۆ هاتنی ساڵی نوێ، ساڵی نوێ و زینە و جوانکاری شار دەڕازێنرێتەوە. ئەتوو مەسەن دەڕۆی ڕێستۆرانتەچی بچێ ڕێستۆرانتەچی تاریک و هیچی تێدا نەبی و زەوق نێبچی داژنیشی، ئەدێکە بچێ ڕێستۆرانتەچی و هەموو جوانکاری لۆ کرایە و لایتینگی لۆ کرایە و ڕازاندرایەوە، خۆشە خەڵک دەچی سناپی دەکا و دادنیشی و خۆششکە دەدەبڕی. یعنی کوبرەی ئەوەش فەرقی هەیە، یعنی بۆ نمونە تام و چێژەی زۆر جوایازی هەیە. کابرا ئێستا بیتە سناپ، هەموو بیتە سناپ، ئەوە دەکە سناپەش دەکا، کابستە زەیەکی تاریک سناپ بکە، کابستە زەیەکی ڕازاندرایەوە خۆش و کابرا باتە قاوەچی 5 قاوەی دەخۆ ناڕۆ هەر ناستی زیەکەوەندە خۆشە. وەڵڵا ئەوەندە خۆشمان هەولێرەوە ڕازاندرایەوە بڕوا ناکەم. وڵای نارێم لۆس ئەنجلس بەس بەڕاست پێ بڵێم هەولێر فەرقی هەیە. هەولێر جوایازە.